حوسیەکانی یەمان خەریکە چاران بەرەو شەڕە گەورەکە پەلکێش بکەن. لێجان لە حوسیەکان سەرەتای لێجانە لە ئێران. داهاتوی حوسیەکان وەک بەشێک لە بەرەی مقاومە چی دەبێت؟ لەمە دووە حوسیەکان یەک فیشک بتەقێنن و سەیری دەکەین کە ئێران تەقاندویەتی و ئەگەریش هێرش بکەنە سەر کەشتیە سەربازی و بازرگانیەکان ئەوە ئیتر ئێران بە بەرپرسیار دەزانین. با کەس فری و نەدرێت ئەو سەدان هێرشەی کە لەلایەن حوسیەکانەوە دەکرێت لە ئێرانەوە سەرچاوە دەگرێت و ئەو دروستی کردوون. سەرۆکی ئەمریکا لە تۆڕی کۆمەڵایەتی تروس. حوسیەکانی یەمان لە پاڵ بزوتنەوەی ئەمەلی لوبنانی با ڕێبەرایەتی نەبیە مستەفا بەڕی، بزوتنەوەی جیهادی ئیسلامی فەلەستینی با ڕێبەرایەتی زیاد نەخلە، حیزبوڵڵای لوبنان با ڕێبەرایەتی نەعیم قاسم، ڕێکخراوی بەدر با ڕێبەرایەتی هادی عامری، کەتیبەکانی حیزبوڵڵای عێراق با ڕێبەرایەتی حەمیداوی، عەسایبی ئەهلی حەق با ڕێبەرایەتی قەیس خەزعەلی، کەتیبەکانی سەید والشوهەدا با ڕێبەرایەتی ئەلوەلایی، نوجەبا با ڕێبەرایەتی ئەکرەم کەعبی و حەماسیش وەک بەشێک لە بەرەی مقاومە پێناسە دەکرێن کە هەمویان لەلایەن ئێرانەوە ڕێبەرایەتی دەکرێن. ئەم گروپانە وەک هاوپەیمان و پرۆکسی کۆماری ئیسلامی دەناسرێن. لە ئێستادا و دوای لاوازبوونی حیزبوڵڵای لوبنان و حەماس، ئیتر حوسیەکانی یەمان وەک بەهێزترین و چالاکترین پرۆکسی و هاوپەیمانی کۆماری ئیسلامی ئێران دەناسرێن کە بەردەوام لە دەریای سووردا کێشە و سەرئێشە بۆ کەشتیەکانی ئەمریکا و بە تایبەت ئیسرائیل دروست دەکەن. پێدەچێت لە ئەگەری شەڕیێران لەگەڵ تەلەبیب یان واشنتۆندا حوسیەکان تاکە هێزێک بن کە تاران بتوانێت پشت بە یارمەتیەکانیان ببەستێت. لە بەرامبەریشدا هەر حوسیەکان ڕەنگە تاکە هێز بن لە ڕێگەی و هێرشانەوە بتوانن تاران بەرەو شەڕێکی یەکلاکەرەوە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل پەلکێش بکەن. لێرەوە پرسیاری سەرەکی ئەوەیە حوسیەکانی یەمەن کێن و چۆن وەک بەشێک لە بەرەی مقاومە دەرکەوتن، چۆن دەتوانن تاران بەرەو شەڕێکی گەورە پەلکێش بکەن. ناوی حوسیەکان دەگەڕێتەوە بۆ سەرکردەکەیان کە ناوی حوسێن ئەلحوسی بوو لە ساڵی 2004 و لەلایەن هێزەکانی سوپای یەمەنەوە کوژرا. ئەلحوسی پێشکوژرانی لە ساڵانی هەشتاکان سەردانی شاری ئاینی قومی ئێرانی کرد بە مەبەستی ئاشنایەتی لەگەڵ بیر و بۆچوونەکانی ئایەتوڵڵا خومەینی. پاشماوەیەکمانەوە لەو شارە بوو بە یەکێک لە شوێن کەوتوانی خومەینی و دواتر لەسەر بنەمای فکری دامەزرێنەری کۆماری ئیسلامی ئێران گروپی شەباب المؤمنینی دامەزران. ئەگەرچی دواترم گروپە خۆی وەک بزوتنەوەی ئەنسارۆڵڵا ناساند، بەڵام دواتر لە ئەدەبیاتی سیاسی دنیادا هەروەک حوسیەکانی یەمان ناوبانگیان دەرکرد. حوسیەکانی یەمان سەر بە ئاینی جەرودیەن کە وەک لقێک لە مەزهەبی زەیدیە ناسراوە و نزیکترین مەزهەبە لە شیعەی 12 ئیمامی کە ئاینی فەرمی کۆماری ئیسلامی ئێرانە. ژمارە حوسیەکان بە نزیکەی لە 140 دانیشتوانی یەمان مەزندە دەکرێت. تا ساتە وەختی سەرهەڵدانی ئەم گروپە وەک بزوتنەوەیەکی سیاسی و گرتنە دەستی دەسەڵات، حوسیەکان لەو پەڕی سەختیدا ژیانیان بەسەر دەبرد و بەردەوام لە سیاسەتدا بەراوێز دەخران. دەرکەوتنی حوسیەکان وەک بزوتنەوەیەکی سیاسی و سەربازی سەر بە بەرەی مقاومە و وەک بەشێک لە هاوپەیمانی کۆماری ئیسلامی ئێران جیالەوەی بەرهەمی سیاسەتی هەناردەکردنی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران بوو، ئاوکات پەرچەکردارێکیش بوو لە بەرامبەر سیاسەتی پشتگوێ خستن و بەراوێز خستنی ناوچێ حوسیەکان لەلایەن حکوومەتی یەمەن و بڵاوبوونەوەی ئایدۆلۆژیای گروپە سەلەفی و وەهابیەکان بوو لەو ناوچانەدا کە هەڕەشەیەکی جددی بۆ سەر ژیان و گیانی حوسیەکان دروست کرد بوو. لەمڕۆوە دەکرێت باس لەوە بکرێت پشتگیری سەربازی و سیاسی کۆماری ئیسلامی ئێران لە حوسیەکان لەلایەک و سیاسەتی پەراوێز خستن و سڕینەوەی حوسیەکان لەلایەن حکوومەت و سەلەفیەکان لەلایەکی دیکەوە بەستێنی بۆ ئامادەبوونی ئەم بزوتنەوەیە وەک بزوتنەوەیەکی سەربازی و سیاسی توندڕە و ئامادە کرد. ئەم بزوتنەوەیە لە ژێر ناونیشانی ئەنسارۆڵڵا سەرەتا زۆر لاواز بوو هەر بەم بۆنەوە بە توندی کەوتە بەر هێرشی دەوڵەتی یەمەن و تەنانەت دوو ڕێبەری ئەم گروپە حوسێن حوسی و بەدرەدین حوسی واتە برا و باوکی عەبدولمەلیک حوسی ڕێبەری ئێستا حوسیەکان بە ئاسانی لەلایەن دەوڵەتی یەمەنەوە کوژران. بەڵام دۆخی سیاسی ناسەقامگیری یەمەن و بەهاری عەرەبی و بەتایبەت یارمەتی چارە نووسازی کۆماری ئیسلامی بەستێنی بۆ سەرهەڵدان و سەرکەوتنی ئەم گروپە وەک بزوتنەوەیەکی مەترسیدار و خاوەندە سەڵات دابین کرد. هەر لەمە ڕاستەیەدا حوسیەکان توانیان لە مانگی ئاداری ساڵی 2011دا دەست بەسەر پارێزگای سەعدەدا بگرن و بە تەواوی کۆنتڕۆڵی ئەم پارێزگایە بکەن. دوایەوەش خۆیان وەک دەسەڵاتی داهاتووی یەمان پیشان دەدا. دووە بە دوای ئەم سەرکەوتنە
حوسیەکان دژی پرۆسەی چارەسەری سیاسی و هەڵبژاردننی پێشوەختەی سەرۆکایەتی ئەو کاتەی یەمەن لەلایەن عەلی عەبدوڵڵا ساڵح وەستانەوە و پاش پێکهێنانی هاوپەیمانی لەگەڵ عەلی عەبدوڵڵا ساڵح سەنعای پایتەختی یەمەنیشیان لە ساڵی 2014دا داگیر کرد. ماوەیەکیش دوای گرتنی سەنعا عەلی عەبدوڵڵا ساڵح لەلایەن سەرکردایەتی حوسیەکان و بەفیتی تاران بە خیانەت تۆمەتبار کرا و لە پێکداتانێکدا بەدەستی هێزەکانی حوسی کوژرا. ئیتر بە ناچاری سەرۆک کۆماری یاسایی یەمان واتە مەنسوور هادی و سەرۆک وەزیران خالید بەحا دەستیان لە کار کێشا و پاشان چوون بۆ عەدەن و حکوومەتێکی کاتیان پێکهێنا. لە 26 ئازاری ساڵی 2015دا هاوپەیمانی وڵاتانی ناوچەکە بە سەرۆکایەتی سعودیە و بە پشتیوانی مەنسوور هادی هێرشێکی ئاسمانی و دەریایی توندیان کردە سەر یەمەن کە لە ئەنجامدا زۆرێک لە ژێرخانی یەمەن و ناوەندە سەربازی و مەدەنیەکانی یەمەن وێران بوون. ئامانج لەم هێرشانە ڕزگارکردنی پارێزگاکانی یەمەن بوو لە ژێردەسەڵاتی حوسیەکان و وەرگرتنەوەی چەکەکانی حکوومەت بوو. هاوکات لەگەڵ فراوانبوونی هێرشی هاوپەیمانان حوسیەکانی یەمەن جیا لەوەی موشکی بالیستیکیان دژ بە سعودیە بەکاردەهێنا بەردەوامیش ناوەندە سەربازی و دامەزراوە نەوتیەکانی سعودیەیان بە موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان دەکردە ئامان. دیار بوو کە تاران لە پشت ئەم هێرشانەوەیە و ئیتر لەم کاتەدا بە تەواوەتی حوسیەکان وەک هێزی یەکلاکەرەوە لە ساحەی سیاسی یەمەندا دەرکەوتن. لە ماڕاستەیەدا تاران بە تەواوەتی کەوتە پشتگیریکردنیان و جیا لە ڕەوانەکردنی چەک و تەقەمەنی بەردەوام بۆ حوسیەکان بەشێک لە فەرماندەکانیشی بۆ مەشقی سەربازی دەهێنانە ئێران. بەم بۆنەوە لە شاری ڕەشتی باکووری ئێران بنکەیەکی سەربازی تایبەت بە فەرماندەکانی حوسیەکان کرایەوە. ئیتر تاران خۆی کرد بە خاوەنی حوسیەکان و بە کەیفی خۆی ئەم لاو ئەولای پێدەکردن و بۆ لێدان و ترساندنی وڵاتانی عەرەبی ناوچەکە هانی دەدان. جەنگی ئەموو ئەوی پێدەکردن. دوا بە دوای تێکچوونی پەیوەندی تاران و ڕیاز لە کانونی دووەمی ساڵی 2016 واتە دوای ئەوەی ژمارەیەک لایەنگری دەسەڵاتی کۆماری ئیسلامی بە هاندانی توندڕەوەکان هێرشیان کردە سەر باڵیۆزخانەی سعودیە لە تاران و ئەوەی سوکایەتی بوو بە وڵاتە کردیان دواتر و دوای یەک ساڵ لە هاتنە سەرکاری ترەمپ و گەرمبوونی پەیوەندی نێوان ڕیاز و واشنتۆن ناوەندی سەرەکی نەوتی سعودیە بە ناوی ئارامکۆ بە فیتی تاران کەوتە بەر هێرشی موشکی حوسیەکانی یەمەن و بۆ ماوەیەکیش پرسی هەناردەکردنی نەوتی ئەو وڵاتەی پەکخست. ئیتر ڕیاز دوا بە دوای دروستکردنی هاوپەیمانی عەرەبی بۆ لێدانی حوسیەکان و ناکام بوون لە شکست پێهێنانیان ناچار بوو بۆ کەمکردنەوەی مەترسی حوسیەکان لەسەر ئاسایش و وێستگەکانی وزەی خۆی پەنا بباتە بەر ئێران. دەرەنجامیش دوای سەرهەڵدانی شەڕی غەزە و دانوستانی ڕیاز و تاران بە دەستپێشخەری چین چەکی حوسیەکان لە بری سعودیە بەرەو ئیسرائیل گۆڕا. کەواتە لە دوای دەستپێکردنی جەنگی غەزە لە حەوتی تشرینی یەکەمی ساڵی 2023 حوسیەکان ئیتر بە فیتی تاران ئەمجارە دەستیان کرد بە هێرشکردنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل لە دەریای سوور و کەنجاوی عومان و ناوچەکە. ئەوەش بە گوتەی خۆیان وەک پشتیوانیەک بۆ خەڵکی فەلەستین بوو. حوسیەکان لەو ماوەیەدا زیاتر لە 100 کەشتیان بە موشک و درۆن بە ئامانج گرتووە و لەم نێوەندەدا 2 کەشتیان نقم کرد و 4 دەریاوانیشیان کوشت. لە بەرامبەریشدا ئەمریکا و بەریتانیا چەندین هێرشی ئاسمانیان لە دژی حوسیەکانی یەمەن ئەنجامدا کە بە گوێرەی هەندێک لە میدیاکانی ڕۆژئاوا نەیانتوانی حوسیەکان لە ئەنجامدانی ئەو هێرشانە سارد بکەنەوە. ئەم هەڵمەتەی حوسیەکانیش بە بیانووی وەڵامی هێرشەکانی ئیسرائیلە بۆ سەر خەڵکی مەدەنی و ناوچە نیشتەجێبووەکان و دامەزراوە پزیشکیەکان لە غەزە و گەمارۆدانی شارەکە ئەنجام دەدرا. ئەم هێرشانەی هەردوولا لە سەردەمی جۆ بایدندا بەردەوام بوو. ئەگەرچی بە هاتنی ترەمپ و ئاگربەستی غەزە بۆ ماوەیەک ئەم هێرشانە وەستان، بەڵام لەم مانگەدا و بە پێچەوانەی ڕێکەوتنی ئاگربەست و یاسای نێودەوڵەتی ئیسرائیل گەماروی تەواوی خستە سەرکەرتی غەزە و ڕۆشتنی یارمەتی و کەلوپەلی بۆ ناوچە فەلەستینیەکە وەستاند. هەروەها هەڕەشەی توندی کرد کە ڕێکاری زیاتر دەگرێتە بەر ئەگەر حەماس بە درێژکردنەوەی قۆناغی یەکەمی ئاگربەست ڕازی نەبێت. لە کاتێکدا گفتوگۆ لەسەر دەستپێکردنی قۆناغی دووەمی ئاگربەست بەردەوام بوو. ئێوارەی ڕۆژی شەممە لە ناکاو حوسیەکان ڕایان گەیاند ژمارەیەک شوێنی ژێردەستی بزوتنەوەکە بوردومان کراون. ئەو وێنانەی بڵاوکراونەتەوە پیشانی دەدەن کە دووکەڵی ڕەش لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سەنعا بەرز دەبێتەوە کە بنکەیەکی سەربازیشی تێدایە. لە ڕاستیدا هێرشە ئاسمانیەکانی ئەمریکا بۆ سەر حوسیەکان چەند ڕۆژێک دوای ئەوە بوو کە گروپە چەکدارەکە ڕایگەیاند ئەگەر ئیسرائیل هێرش بکاتەوە سەر غەزە ئەوە دەست بە هێرشکردنە سەر کەشتیەکانی ئیسرائیل دەکەنەوە. بەڵام لەو کاتەوە هیچ هێرشێکیان نەکرد بوو.
کەچی لە بەرامبەردا حوسیەکان کەوتنە بەرفراوانترین و تونترین هێرشی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و هەر لەم ئاراستەیەشدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە لاپەڕەی خۆی لە تروس سۆشیال ڕایگەیاند هەر هێرشێکی تری حوسیەکان بۆ سەر ناوچەکە و وەڵامدانەوەی هێرشەکەی ئەمریکا بە هێرشێکی تونتر وەڵام دەدرێتەوە نابێت کەس هەڵبخەڵەتێت. هێرشی حوسیەکان کە کۆمەڵێک چەتە و شەقوەشێنی شەڕانگێزن هەر هەمووی لە ئێرانەوە سەرچاوەیان گرتووە و تاران دروستی کردوون. سەرۆکی ئەمریکا لە پەیامەکەیدا هۆشداری ئەوەیدا کە هەر هێرشێکی دیکە یان تۆڵەسەندنەوەیەکی دیکە لەلایەن حوسیەکانەوە بکرێت ئەوە بەهێزێکی زۆرەوە بەرەو ڕوویان دەبینەوە. هیچ گەرانتیەک نییە کە ئەو هێزە لەوێدا بوەستێت. هەر بەم بۆنەوە چەند ڕۆژێکە هەڵمەتێکی فراوانی ئاسمانی و دەریایی ئەمریکا بۆ سەر بنکە و ناوەندە سەربازیەکانی حوسیەکانی یەمان دەستی پێکردووە. جیا لە کوشتنی ژمارەیەک سەرکردەیە و گروپە بەشێکی زۆری ژێرخانی سەربازیشیان وێران کراوە و سەرەڕای ئەمەش سەرۆکی ئەمریکا ڕەشەی بەردەوام لە حوسیەکان و ڕەشەی گەورەتریش لە ئێران دەکات. هەڕەشەکانیش لە ئێران لە کاتێکدایە کە تەلەبیب بە یارمەتی ئەمریکا هاوپەیمان و پرۆکسیەکانی ئێرانی ڕاماڵیوە و لە ئێستاشدا بە خەستی سووریا و عێراق لەلایەن تەلەبیبەوە چاودێری دەکرێن. ئەو کات جیا لە سیاسەتی زۆرترین گوشار ئەمریکا داوای دانوستان و ڕێککەوتن لە تاران دەکات. ئێستا ئەوەش بە تەواوەتی ڕوون بۆتەوە کە لە ئەگەری ڕێکنەکەوتنی ئێران و نەهاتنە پێشەوەی بۆ داواکاریەکانی ئەمریکا ئەگەری زۆرە دۆناڵد ترامپ هاوکاری ئیسرائیل بکات بۆ لێدانی بنکە و وێستگە ئەتۆمیەکانی ئێران. ئەوە سەرەڕایەوەی وڵاتەکە لەم کاتەدا لە دۆخێکی سەختی ئابووریدایە و قەیران بە قەیران دەسپێرێت ئەو کات وڵاتەکە لە لێواری ڕووخانی یەکجاری نزیک بکاتەوە. هەموویەوەی باسمان کرد ئەو ئەگەرە بەرز دەکاتەوە کە لێدانی حوسیەکان سەرەتای لێدانی تارانە و ئەگەر بێت و مۆسکۆ تاران پەلکێشی دانوستان نەکات درەنگیان زوو حوسیەکانی یەمان تاران بەرەو شەڕی کۆتایی لەگەڵ تەلەبیب و واشنتۆن دەبن.